سەیەکەمەکان چاڵەنجی سەرۆکی حکوومەت دەکەن و بانزینیش لە گەرمیان بوو بەکارت. سڵاوتان لەبێت. لەبەر گەرمای تااقەت پڕوکێنی گەرمیان چەند ڕۆژێکە سەری دوور و درێژی بانزینی 750 دیناری دەبێنرێت. ئێستا حەلێکیان بۆ دۆزیوەتەوە و لە ئەمڕۆوە دابەشکردنی بانزین کرایە سیستەمی ئەلکترۆنی. ئیتر سەرەگرتنی دوور و درێژی شۆفێران نامێنێت. سەیف سیروان کارمەندی بانزینخانەی برایانە لە کەلارەوە بە 964 وت. لە ئەمڕۆ چوارشەمە 5 2026ەوە سیستەمەکە کەوتۆتە کار و بە شێوازی ئەلکترۆنی بانزین دابەش دەکەین. ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە لە سیستەمەکەدا تۆمار دەکرێن بانزین دەبن و تا 4 ڕۆژی دیکە ناتوانن بانزین وەربگرنەوە. ئاماژەی بەوەش کرد ئۆتۆمبیلی تاکسی پاس دەتوانن تانکیەکانیان پڕ بکەن، بەڵام ئۆتۆمبیلی تایبەت 40 لیتری پێدەدرێت. سەیەکەم دانەمەزراوەکانی هەموو ناوچەکانی کوردستان فشاریان بۆ هاتوو چوونە بەردەمبینای وەزارەتی خوێندنی باڵا لە هەولێری پایتەخت و کارگەیشتە ئەوەش و چاڵەنجی سەرۆکی حکوومەت بکەن و هاوار و ناڵەیان وای کرد وەزارەت دەرگایان لێ بکاتەوە و دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری دیوان لە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵیان دانیشت. دوای گفتوگۆ و قسە و باسێکی زۆر بە نائومێدی هاتنە دەرەوە. ڕاوەز ئەحمەد نوێنەری سەیەکەمەکانی دەڤەری ڕاپەڕین بە 964 وت. 9 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندنین. 46 جار بە چەپکە گوڵەوە کۆبووینەتەوە و ناڕازی دەردەبڕین. تا ئێستاهاش نازانین بۆ دانامەزرین. ڕاوەز ئەحمەد ڕوو لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و کاربەدەستانی وڵات. وتی قەڵەمی سەیەکەمەکان ڕەحم بە مێژووی ناوتان ناکات ئەگەر دایان نەمەزرێنن. یەکێکی دیکە لە یەکەمە دانەمەزراوەکان کە 9 ساڵە بە فەقیری و هەژاری چاوەڕێی دامەزرانن دەکات. چاڵنجی سەرۆکی حکوومەت دەکات و دەڵێت قەڵەمێکی بۆ دەنێرین و با بۆ قەڵەمە ئیمزای دامەزراندنمان بۆ بکات. ئۆتۆمبیلی کارەبایی نەکەر ئەوەی کە پارەی گۆڕینی تابلۆی لێوەرناگیرێت، بەڵکو نیشانەیەک دەدەن لە تابلۆکە ئیترجیا دەکرێتەوە لە ئۆتۆمبیلەکانی دیکە. لە هەولێر دەستکرا بە گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلە کارەبایەکان و وتەبێژی هاتوچۆی پایتەختیش دەڵێت ئەم ڕێکارە ستانداردێکی نێودەوڵەتیە و سوود و قازانجی زۆرە. عەقید هێمن حەمەدەمین وتەبێژی هاتوچۆی هەولێر بە 964 وت. بەجیاکردنەوەی تابلۆی ئۆتۆمبیلە کارەبایەکان لە ئۆتۆمبیلەکانی دیکە لە کاتی ڕووداوی نەخوازرا وەک ئاگرکەوتنەوە ئاسانتر بۆ تیمەکانی بەرگری شارستانی دەناسرێتەوە و دەتوانن بە شێوازی تایبەتی خۆیان بیکوژێنەوە. بە قسەی هێمن حەمەدەمین گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلی کارەبایی هیچ بڕەپارەیەکی تێناچێ و لە ئێستادا ئیشەکە دڵخوازە و شۆفێران بە خواستی خۆیان دەتوانن بیکەن یاخود نا. ئێستا خۆشترین موژدە بۆ کەسانەی بە گەرما قەڵسە بن ئەوەیە بزانن کەی فێنک دەکات. جا هەر بۆیە بەم زوانە گەرما تااقەت پڕوکێنەکە دەشکێت و زستانێکی سارد و باراناویش چاوەڕێمان دەکات. شارەزایکی کەشناسی داوا دەکات ئەمساڵ زووتر نەوت دابەش بکرێت. پشتیوان پێنجوێنی شارەزای کەشناسی بە 964 وت. لە یەکی ئەیلولەوە کەشوهەوا بەرەو فێنکی دەچێت و لە 15 هەمان مانگیشەوە یەکەم شەپۆلی بارانبارین لە ناوچە جیاوازەکانی هەرێم دەست پێ دەکات. وتیشی ئاستی دابارین لە مانگەکانی 11 و 12 لەسەر و ئاساییەوە دەبێت و پێشبینی دەکەن ئەمساڵ پاییز و زستانێکی دڵخۆشکەر بێت بۆ هاوڵاتیان و جوتیاران. ئەم کەشناسە ئەوەش دەڵێت هەرچەندە لە چەند ڕۆژی داهاتوو پلەی گەرما کەمێکدا دەبەزێت، بەڵام لە نێوان دە بۆ 13 ئەم مانگە شەپۆلێکی توندی گەرما ڕوو لە ناوچەکان دەکات و ئەگەر هەیە لە گەرمیان پلەی گەرما بگاتە 50 پلەی سیلیزی. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد.